مەبەست پێشمەرگەیە و 12 ساڵە تەنها یەک جەژنی لە ماڵەوە کردووە، هەمیشە لە ئەرکدا بووە. مەبەست نمونەی سەدان پێشمەرگەی کوردستانە کە لە جەژن و بۆنەکانیشدا دوورن لە ماڵ و مناڵیان. لەوەتەی دامەزراوم یەک جەژن لە ماڵا بووم، مناڵەکانیش جارجار جەڕەسەکەن باوە بۆ ئینجازە ناکەی بۆ نایێتەوە بۆ ماڵ، وەکو بیرکردن بیریانەکەم، بەڵامش ئەرکی کە پێمان سپێردراوە ئەبێ لە ئەرک و واجبی خۆمان بەردەوام بین، هیچ باست بە غەرێبیش ناکەم. بەڵێ 2014 و 15 ئەوانش لە دەواما بووین، لە ئەرکا بووین، لە جەلەولا، لە قەرەتەپە بەشداریە موشەڕەکانمان کردووە. فەرماندەکانی پێشمەرگە لە ناوچە گەرمەکاندا سەنگەر بە سەنگەر بەسەر دەکەنەوە، لەگەڵ پێشمەرگەدا جەژن دەکەن و نزیکتریش لە دۆخیان دەپرسنەوە. ئێمە لە یەکەکانی خۆمان لە بارەگا و شوێنەکانی خۆمانە جەژنە ئەەکەین و لەبەرەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بە تایبەتی لە بۆنەکاندا لە ئامادەباشیە ئابێ بۆ پاراستنی هاوڵاتیانی کوردستان، بۆ پاراستنی سنوورەکانی کوردستان. دیارە ئێمە لە پاڵ جەژن و بۆنەکانیشدا مەترسیەکانی تروستانی داعش بە هەند وەرەگرین و ئەو جوم و جوڵانەی کە هەیان بووە و پێشتر ئەو زانیارانەی کە هەمان بووە وای کردووە کە ئێمە لەناو پێشمەرگە بێنەوە، هەموو فەرماندەکانیش لەناو یەکەکانی خۆیان بێنەوە. ئێمە خۆشحاڵیەوە دیارە هەموو جەژنەکان ناو هێزی پێشمەرگە و لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگا جەژناکەین. لەگەڵەوەشە ئێمە هەموو کاتێک پلانی ئەمنی خۆمان هەیە بۆ کاتی بۆنەکان، بۆ جەژنەکان، بۆ نەورۆز، بۆ هەر شێوازێک پێ ئێمە هەموو کاتێک هێزمان لە حاڵی ئامادە باشێ بۆ هەر ئەگەریشی نەخوازراوە و لە عینی کاتە بۆی بخۆی کە کەسوکار خەڵکی شارەکان بتوان بە ئارامی جەژنەکانی خۆیان بکەن. وەم جەژنەژێمە هەموو جەژنەکان وەکو جەژنەکانی تر ناوهێزی پێشمەرگە و لە ڕێبایەکانە و وەکو ماڵەکان چۆن ئەگەڕێن ئێمەژاو ڕێبایەکانی خۆمان ئەگەڕێن و سەربازەکانی خۆمان بەسەرەکەینەوە. هەموو جەژن و بۆنەیەک پێشمەرگە و هێز ئەمنیەکان دەخرێنە حاڵەتی ئاگایی زیاترەوە. ئەوان لە جەژنیشدا پەنجەیان لەسەر پیتکەی تفەنگەکان هەڵناگرن بۆ ئەوەی ئارامیەکەی جەژن سەقامگیر بێت. سامان کەریم، کورسات نیوز، سەنگەرەکانی هێزی پێشمەرگە لە سنووری کفری.